خانەقینیەکان بە ڕۆژنامەوان و چالاکوان و کەسایەتی کۆمەڵایەتیەوە کۆبوونەتەوە تاوتوێی خراپی دۆخی ئەمنی شارەکەیان دەکەن دەیانەوێت هۆشداری ئەوە بدەن بە گوێی بەرپرسانی عێراق و هەرێمدا کە چیتر ئەم دۆخەیان پێ قبوڵ ناکرێت. خانەقین ئێستا لەژێر زوڵمێکە کەس پێی قبول ناکات ئەوە خەڵکمان گەنجمان ئەکوژرێت پیرمان ئەکوژرێت ئەمە خەڵک پێی قبولی نییە ئەمە ئێمە تاکوی ئێستا چاوەڕێن بە یاسایی ئیشەکان ببین بەڕێوە پەیوەندیمان کردووە بە ئەندام پەرلەمانی عێراقەوە لەسەر دەستی تەعاریفی کوردستانیوە خەریکن ئیشەکەن پەیوەندیمان هەیە لەگەڵ محافزەی دیارەیە بەڵام لەنیهایەتە ئەگەر نێنە سەرخەت ئێمە وەکو عشایر هانی عشرتان ئەدەین چەک هەڵئەگرین دژایەتی ئەو کەسە ئەەکەین دژایەتیمان دەکات. لە کاتێکدا نوخبەی خانەقین لەم هۆڵە تاوتوێی ئایندەی شارەکەیان دەکەن هەندێک لە خانەقینیەکان پرسە بۆ کەسوکارەکانیان دەگێڕن کە لە ڕۆژانی ڕابردوودا لەسەر دەستی چەکدارانە ناسراوەکان کوژراون هەندێکی تریش حەسرەت بۆ دەغڵودانە سووتێنراوەکانیان هەڵدەکێشن. بەڵام ئەوەی بەسەر ئەم شارەتێ بێوێنەیە دەیان ئەستو بەکاردێنە لەگەڵ خەڵکی ئەم شارەیە ئەم شارە بەرەو چۆڵکردن ئەڕوا ئەگەر ئێمە نێسین بەڕاستی چۆڵەیەکە لەبەرەوە لە مێژویانەوەیە هەندی خەڵکی عەرەبی نازی هەیە ڕێزم هەیە بۆ بەرە عەرەبەکانی بۆ چاکەکانیانوانە بەڵام هەندی خەڵکەیە عەرەبی نازین ئەو نازیەتە ها لە مێشکیانە ئەیانەوێت داگیرت بکەن عەرزەکەت ناموسەکەمان داگیرەکەن دیتر ئەبێ ئێمە ئەم هەڵوێستمانە کردو ئەم جارە ئەمەیە بەڵام هەنگاوی تر لە دوایەوە ئەگەر ئەم جارە داواکاری لە ڕیاسی جمهوری ڕیاسی وزەرا و ڕیاسی پەرلەمان وەرن بۆ ئێرە بۆ شاکردنی ئەمری ئەگەر نهاتن ئەو کاتە عەرەب ئەڵێ لكل حادث حەدیث. تا پێش 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 خانەقین یەکێک بوو لە قەزا ئارامەکانی عێراق بەڵام لە ئێستادا دۆخە ئەمنیەکەی بە شێوەیەک تێک چووە دانیشتوانەکەی ناتوانن بێدەنگ بن. حقیقة ديما دعوة كريم وجدي بهردو حكومتك أمرو خانقين إنقاذ بكن وإلا عصيان مدنية كين دوايم. بێمتمانەیی خانەقینیەکان لە دۆخی ئەمنی شارەکەیان گەیشتووەتە ئاستێک بۆ پاراستنی ئەو هۆڵەی کە کۆبوونەوەی نوخبەی شارەکەیانی تێدا ئەنجام دەدرا ئاسایشی کوردی هێنرا بوو. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا خانەقین.